کورد لە سوێد و تەندروستیان و چۆنیەتی خۆپاراستن لە نەخۆشیەکان شێوەی چارەسەرکردنیان ناوەرۆکی کۆنفرانسێک بوو کە لەلایەن فێدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکان بۆ 4 دکتۆری شارەزای بوارە جیاجیەکانی نەخۆشی لە شاری ستۆکۆلم بەڕێوەچوو. Me pêwîstî dît ku li ser beşa tenduristiya civata Kurd li Swêdê ji bo civanan, ji bo dê û bavan semînerên wiha, konferansekî wiha pêk bînin. Pêwîstiyekî mezin heye em de berdevam bin di konferansên wiha da, karên wiha da. Her wiha di hefteyê de carek me beşek daniye, demek daniye ji bo pirsên nefsî, keşeyên nefsî ku xelkê me bikaribin, telefonê federasyonê bikin, digel doktorekî nefsî xeber bidin, kisa bikin, pirsiyarên xwe bikin, bersiveyên xwe werbigirin. دکتۆر ئەرشەد کە پسپۆری ئازاری پشت و جۆمگەکانە بە شێوەیەکی گشتی سەبارەت بەو جۆرە نەخۆشی و ئازارە دوا و هۆکارەکانی توشبوونی دەستنیشان کرد و ئەو ڕێنوێنیانەش کە پێویست بوون بۆ خۆپاراستن لە توشبوون بە ئازاری پشت و جۆمگەکان پێشکەشی کرد. ئەوەی بە زۆری ئەبینرێت لە فەحس و لە خەستەخانەکان و لە عیادەی تایبەتی لە ئەوەیە کە ئەو خەڵقە لە 170 هەتا 80 ئەمانەیە بەکارهێنانی پشت بە جۆرەی پێویست بەکاری نایەنێ بەڕاستی و ئەتیمان بە خۆی نادا و لە هەمووشی کە زۆر هینە ئێمە زۆر دوورین لە وەرزش ئێستاکە وای لێ هاتووە ئەمانە کە تۆ یەکێکی زۆر ئەساسیە بۆ نەکەر بۆ ئەوەندە بۆ هەموو نەخۆشیەکانی ئێمە کە سەبەبی ئەساسی ئەم دانیشتنەمان بۆ ماوەیەکی زۆر بەکارهێنانی نەبەکارهێنانی پشت لە کاتی پێویستی تامانە شتی قورس هەڵگرتن و ئەمانە و هەروە بێتەوە دانیشتنی زۆر ئەمانە ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئەو ئازاری پشتە بەڕاستی خەڵق زۆر بێتاقەتەکات لە کاتی کتوپڕە کە تووشە بێت بەڕێی من پێویست ناکات نە تەلەفۆن بۆ دکتۆر بکەیت نەبچیتە عیادە وشت بۆ نوزبەی 72 سعات لە ماڵەوە بکەوی لەسەر گازی پشت هەردوو ئەژنۆت بنوشتێنیتەوە سەرینێ بخەیتە ژێر ئەژنۆکانت حەبی عادیش مکو پاراسیتەمۆڵێک ئەلڤیدۆنێک پەنەدیڵێک بەکار بێنیت ئەوە گەلێک چاکترە لەوەی بچی بۆ لای دکتۆر فحست دەکات هیچی بۆ معلوم ناکرێت. گەلێک جاران بەهۆی دووکلتوری و گواستنەوەی شوێنی ژیان و بێتوانایی لە بەرامبەر خۆگونجاندن لەگەڵ کۆمەلگای نوێ مرۆڤ دووچاری گەلێک نەخۆشی دەبێت لەگەڵەوەی کە جگە لە هەموو ئەمانەش پێویستە مرۆڤ زیاتر گرنگی بە تەندروستی خۆی بدات لە هەر کۆمەلگایەکدا کە بژی. دکتۆر ئەمین سولێمان پسپۆری نەخۆشیە داخلیەکانی وەک جگەر و مێدە و زگ باسێکی گشتی سەبارەت بە ڕەوشی تەندروستی کوردەکان لە کاتی ئێستادا لە وڵاتی سوێد پێشکەش کرد. ئەم دەزانن کورد لەوێ وڵاتی ئازادن بەرێ لە وڵاتی خۆ لە کوردستان كرد ديت نوك بروبليم نوك ملتك يعني ضغطك تعدك مظن لسر ملتي كرد هي هبو او انكار دبون روشاوا برنا باش بو ويجاخي لنتيجة دباشة جعلية تندرستي وجي مرو نباش با مرو نخوش با للسويدة الولاطي وك سويدة او تعداري او ظلم او ضغط لسر كردانية مروف آزاده گرک مرو باشتر بج عالیه نفسی و هنجی جعلیه نخوشی بتوایی جبر کو ضغط نینا امکان بهتر هیا ریسورس بهتر هنه. ئایا ئەو نەخۆشیانەی کە لە وڵاتی سوید لە نێو کوردەکاندا پەرایان سندووە هەمان شێوە نەخۆشین کە لە کوردستان هەن؟ نەخۆشین هەنە ریسک بهترن الڤریانیاژی لڤر زیاتر بوونە ئەلێرگی و ئەسما جی ئەسما کوب ئەلێرگی بەگرێدایی ونتەف دەزانن گو ئەلێرگی هەردوو کەسات ببینێ ئەلێرگی بەکیرە هەیە وهایەنەوە هەیە یعنی ها گەلە خەڵکی مەڤر ئەلێرگی بوارچێ بووە لە وەڵێت ئەوەیە نەبوو ئەوەیەژی باوەریان بدە میلیۆ با ئەو با گەلێک تەسیراوی هەیە یادیژی نەخۆشیên ڕۆماتیسم ئەو سوێدیت بە دفیوسە ڕۆماتیسکە بسفێر یعنی تی دیاگنۆس نینە لێ مۆڤکێەوە کەبۆکێەوە پشتەوە ئەوەوە تەف دەیشێ گەلێک ژوێنە هەیە ئەڤژی لەڤر زێدەتر بووە
یا سسیا EBD او جی نخوشی رویایه بس او دبیجن اف نخوشی انفلاماسیون نخوشین زورن یعنی مرو جر حت نابه هر و هر هيا اللي مرو كاري درمان كرين وبعمليه مرو كاري باش بك لولت افيا كيما لكسل مي كوهاتنفر افنا خوشي بوار دركديه کانسەر یاخود شێرپەنجە یەکێک لەو نەخۆشیە گرانانەیە کە پزیشکان و لێکۆڵەرانی بواری تەندروستی مرۆڤ هەردەم لە هەوڵی ئەوەدان کە چارەسەرێکی یەکجارەکی بۆ ئەو نەخۆشیە بدۆزنەوە. گەلێک گرینگە بۆ مرۆڤ کە زانیاری لەسەر هۆکارەکانی توشبوون بەو نەخۆشیە و خۆپاراستنەکانی وەرگرێت. کانسەر یاخود شێرپەنجە گەلێک جۆری هەیە کە هەندێکیان چارەسەر دەکرێن و گەلێک جۆری دیکەشی هەیە کە مرۆڤ دەتوانرێت بۆ ماوەیەکی درێژخایەن لەگەڵیدا بژیت. نەخۆشیên giran وەک کانسەر ئەو ژی دکارە دەرمان ببێ gelek nexweşiyên kanser merokare jê xelas bibe û dermankirin heye dermankirin pêş deçûye li Swêd li welatekî wek Swêd welatekî pêşveçûyî lê gereke em bêhtir bizanin yanî zanyarî hebe li ser van nexweşiyên giran û kontrol bibe mero dikare gelek ji van nexweşiya derman bike ev yek ya dî heta ku mero nikaribe nexweşiya kanser bi temamî derman bike mero dikare ku emrê nexweş dirêj bike û jiyana wî baştir bike ev yek ev nexweşiyê giran bûn helbet nexweşiyên giran dî jî henin wek em bêjin nexweşiyên dil gava dil gelekî zeyîf dibe wek nexweşiyên ku em bêjin di ciger de çê dibin ew jî nexweşiyên pir giranin lê imkan di welatê Swêdê heye بۆ dermankirina wan. دیاردەیەکی دیکە کە لە کۆمەلگای سویددا بەرچاوە و پسپۆرەکان ئاماژەی پێدەدەن دیاردەی سیگار کێشانە کە لە نێو لاواندا پەرەی گرتووە بە تایبەتی لە نێو کچاندا کە دکتۆر نەمرود هۆکارەکانی توشبوون بەو مادانەی ڕوون کردەوە و ڕێگاکانی دوورکەوتنەوە و خۆپاراستنی لەو پەیوەندیەدا دەستنیشان کرد. خەڵکی سوێدی و هەلە خۆرد و تایبەتی کچ ئەف دەمێ داویدا تووشێ تووباک gelkî mezin bûye mixabin û mesela alkohol ew jî aynî tişt e pir cara ew civatek tu têdayî meriv ji kê fêr dibe bi pê biçe ji kê fêr dibe bi qisa bike dayîk û bawik ger alkohol mişkile li mal hebin pir cara zarok jî tûşe ya alkohol ya jî tûbak dibin ya jî tabi merdivê bîr ve neke kesê psîkolojîk nexweşî êgin nexweşin wana dixwazin derdê xwe derman bikin û wê gavê dikarin alkohol bixwin ji ber ku derdê wan kêm bibe. Ez berê mesela tûbak pir bi asanî mere dikare biçe ba her ezexane her seydelî her apotêk û daxwaz bike hemkariya min bikin. دوای لی اینترنت سایت هنن چاوا مرف دکاره و آدونجی دکاره بچه هر لای دکتوری عام لورا داخواز بکه همکاری علاج هنه سه چار علاج هنه تو دست پیدی کی بخوی ناو 6 هفته دا تو درزگار دبی. بە پێی وتەی پسپۆرانی بەشدار لە سمیناری تەندروستی و لەشساغی دیاردەیەکی بەرچاو کە لە کۆمەلگای سویددا هەیە توشبوون بە نەخۆشی خەمۆکیە کە پسپۆران هۆکاری توشبوون بەو نەخۆشیە دەگێڕنەوە بۆ تەنیایی و دڵەڕاوکێ یاخود سترێس. ئێوی وڵاتان ببێژن کار و خەبات gelekî astekî bilind e stresî goravê gelekî berz bûye. Berwêyekê ne tenê em bêjin biyanî stres Swêdî jî gelekî stres dibin. Stres dema ku tu heqê stres neyê dema ku tu alî em bêjin pêşî lê negirî ew dema stres dûr û dirêj diçelî kanî depresyon kanî em bêjin xemgînîkî pêda bikedî bo tu. Welatên Swêd tabî ew tenê jî newaxtima ku mirov depresîv dî gelek faktorê xwe hene yê dijî em bibêjin welatekî sar e û tarî e û em bêjin va meheçaran hîn bihar nehatiye yani ev tiştana jî îsîn gelekî azar dikin gelekî nerehet dikin ew jî kanî wek faktor em behsî bînin. چ ڕێگا گەلێک هەیە بۆ خۆپاراستن لە سترێس و خۆ دەرباسکردن لە خەمۆکی کە هەر کام لەو دیاردە و نەخۆشیانە کاریگەریەکی زۆریان لەسەر ژیانی ڕۆژانەی مرۆڤ هەیە. نها خەمۆکی em bêjin stres yani dibê wan şert war problemê ku mirov pê stres dibî dibê wana daxînî wana holê rakedî ev jî gelek caran mümkün hene yan jî mirov dibê xwe
سپسیکس یعنی درونی و فیزیکی آماده بکه با زحمتی با آن تشتنا و دمی کنی او بکدی لی ام بو نخوش خواهد ببیجن که او تشته که و استرس تکن او تشته که پین راحتن دبی وانا ام ببیجن جه دور بچین یا جه کم بکن. دوایین بەشی کۆنفرانسەکە تەرخان کرابوو بۆ پرسیار و وەڵامی بەشداران کە لەلایەن شارەزایانی بوارەکانەوە وەڵام درانەوە و فدراسیۆنی کۆمەڵە کوردستانیەکانیش دیاریەکی سمبولیکی پێشکەش بە بەڕێوەبەرانی کۆنفرانسەکە کرد.